دکتۆر ئەحمەد هیمداد سەرۆکی پزیشکای نیشتەجێی سەنتەری دڵ هەولێر لە ئاسار تەوەریە ئەمڕۆی بانگ باش کوردستان سەبارەت بە کارەبایی دڵ زانیاریمان پێدەدات هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە گرفتەکان خۆی لە چیدا دەبینێتەوە تەمەەن تا چەند هۆکارە بۆ ئەوەی کام نەخۆشیە دروست بێت دیارترین نیشانەکانی خۆی لە چیدا دەبینێتەوە دیارە پرسیاری هاوڵاتیانیش لەسەر ئەم بابەتە وەردەگرین دووبارە سڵاو دەبێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بە شێوەیەکی زانستیانە بزانین کارەبایی دڵ چییە خۆی لە چیا بینێتەوە؟ سڵاو کارەبایەتی دڵ خۆی چەند خانەیەکی تایبەتمەند کە خوا دروستی کردووە لە دڵی ما ئەمانە تایبەتن بە دروستکردنی تەزووی کارەبایی دڵ و هەروەها گواستنەوەشی هەر کاتێک کە کێشەیەک هەبێت لە دروستکردنی تەزووی کارەبایی دڵ یان لە کاتی گواستنەوەی ئەو کاتە دڵەکەی ما بەنارەکی لێ دەدات ئەمەش کە بەڕێڕەوەکی تەسکدا دەڕوات بۆ نمونەوەکو ڕێگەیەکی شەمەندەفەر ڕێگای ئاسنی شەمەندەفەر کە دەبێت بەو ڕێگایە بڕوە هەر کاتێک کێشەیەک دروست بێت لەو ڕێگایە یان لە شوێنەکانی تەنیشتە خۆی خانەکانی تەنیشتە خۆی کاریگەریان هەبێت لەسەر ئەم ڕێگای گواستنەوەی تەزووی کارەبایی دڵ ئەو کاتە نەخۆش هەست بە نارێکی لێدانی دڵ دەکات و کێشەی بۆ دروست دەکات. بەڵێ دکتۆر بەگشتی نیشانەکانی خۆی لە چیدا دەبینێتەوە کەسی توش بوو بە تێکچوونی کارەبایی دڵ هەست بە چی دەکات گەر خۆیان وەکو دەستپێک پێشوی بچنە لای پزیشکانی پسپۆڕ هەستی پێ بکەن دەستنیشانی نەخۆشەکەیان بکەن. بەڵێ خۆی نیشانەکانی تاو دەگۆڕێ لە مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر کاریگەری ئەوەش کە لە شوێنێک کارەبایەتی دڵی نارێک لێ دەدات بۆ نمونە ئەگەر لە سکۆڵەکان لە لای سکۆڵەکانی دڵ کێشەی کارەبایەتی دڵ هەبێت ئەم کاتە نەخۆش تەنها هەست بە دڵەکوتەیەک دەکات یا ئەوە تا هەست بە سەرسوڕانێک دەکات کە لە بەروەی فشاری خوێنیدا دەبەزێت یان تەنگە نەفەس دەبێت بەڵام ئەگەر لە بەشی سکۆڵەکانی دڵ ڕوودا کە ئەمانە زۆر دەگمەنن بەڵام ئەگەر لەوێ ڕوو بدات ئەو کاتە نەخۆشەکە ڕەنگە تووشی لۆش خۆچوون بێت هەتاوەکو ڕەنگە لە ناکاو بمرێت لە خەو بەڵام ئەمانە زۆر کە من لەوەی هاوڵاتیان نەترسێنەوەک هەر یەک دڵەکوتەیەک بگرێت هەست بکات کە ئەم کێشەیەکی ترسناکە ئەمانە دەگمەنن بەڵام نیشانەکان خۆی دەبینێتەوە لە نیشانەیەکی زۆر بچووک لە بۆ نیشانەیەکی زۆر گەورە و کە کاریگەری هەیە لە سەژای نەخۆشەکان. باشە دکتۆر دیارترین هۆکارەکان بۆ دروستبوونی یاخود تێکچوونی کارەبایی دڵ خۆی لە چیا بینێتەوە نەخۆشیەکانی دیکە تا چەند هۆکارن بووی کە کارەبایی دڵ دروست بێت. بەڵێ بەشێکی زۆری تێکچوونی لێدانی دڵ هۆکاری دیار نییە بۆ نمونە ئەگەر ئەوانی کە تووشی نارێکی لێدانی دڵ دەبن لە سەتایەک لۆسێ لە خوار تەمەنی 50 ساڵ هیچ هۆکارێکیان دیار نییە کە سەتایەک لۆسەی خەڵکایەتی لە خوار تەمەن 50 ساڵ ئیتری لە دوای 80 ساڵ ڕەنگە زۆر زیاتر بیاین لەگەڵ تەمەن تێکچوون لێدانی کارەبایەتی دڵ زیاد دەبێت لە دوای 80 ساڵ دەگات بۆ سەدە ڕەنگە تا 20 بڕوە بۆیە داتاکان زۆر کەم و کوڕیان تێدا لە بەروەی لە هەموو دنیا زۆر جار هەیە تێکچوونی لێدانی دڵ هەستی پێ ناکرێت نەخۆش ناچێت بۆی بزانێت کە لێدانی دڵی ناڕێکە لە بەروەی زۆربیان ڕەنگە کێشەی دروست ناکە بەڵام ئەوەی کە لە شاری خۆمان و لە کوردستان دەبینین زۆرینیان لە کەمی وەرزشە و قەڵەوی هۆکارەکی سەرچیە لە بۆ دڵەکوتە و گەنجیمەش وەرزش ناکەن ئەمەش هۆکارێکی زۆرە لە بۆ ئەوەی هەتا سترێس زۆر بیرکردنەوە ئەمانە هەمووی هۆکارن لە ئەوەی کە لێدانی دڵ نارێک لێدا بەڵام ئەوانە کێشەی زۆر گرنگ نینە تەنها نەخۆشەکە هەست بە لێدانی دڵی خۆی دەکا بەڵام هەر کاتێک ئەگەر لێدانی دڵ نەخۆش هەستی پێکرد هەندێک نیشانەی تری لەگەڵ بوو ئەو کاتە دەبێت سەردانی دکتۆرکە بۆ نمونە ئەگەر لە کاتی لێدانی دڵەکەی تووشی هەناسە تەنگی بوو یان ئەوە تا سینگی ئێشە یان ئەوە تا لۆش خۆی چوو یان سەری سوڕە لەگەر لێدانی دڵ ناڕێکەکە ئەو کاتە پێویستە سەردانی پزیشکی دڵ بکات بۆ ئەوەی دەستنیشان بکرێت چ زۆرێکە بەڵام بەبێ ئەو نیشانانەی کە باسم کرد نەخۆش دەتوانێت متابعی خۆی بکە
بەبێ ئەوەی بێت بۆ نەخۆشخانە ئەگەر زۆر کێشە و گرفتی لە ژیانی ڕۆژانەی دروست کرد ئەو کاتە سەردانی دکتۆر بکات یان بۆ نمونە لە خەو ئەگەر لە خەو دڵەکوتە باگای هێنای ئەمە ژێک لە نیشانە سەرچیەکانە کە دەبێت نەخۆش دووبارە بچێت بۆ لای دکتۆر. دکتۆر بەڵام ئەگەر ئەمانەی کە باسم کرد هیچ لەگەڵ نەبوو دەمەوێت بەسەرماتێنە پەڕێت ئەویش لێدانی دڵی ئەو کەسانە بە چ ڕادەیەک بەرز دەبێتەوە دەگاتە تا پلەی چەند یاخود تا لێدانی چەند. بەڵێ خۆی پێشتر دەیانوت لێدانی دڵ 6 بۆ 100 نۆرمەڵە بەڵام ئێستا 50 بۆ 90یان داناوە لەو دو ساڵی کۆتایی کە کۆمەڵی پزیشکانی ئەمریکی و ئۆڕۆپی دەستنیشانی دەکەن ڕەنگە دڵەکوتە هیچ سەبەبێکی نەبێت تەنها کەمی وەرزش بێت بۆ 110 بەرز دەبێتەوە 100 ڕەنگە یەکێک زۆر وەرزش بکە لێدانی دڵی کەم بێت ئەوەش هەستی پێ دەکات یان شەرت نییە تۆ هەست بە لێدانی دڵت بکەی لە سەریعی لێدانی دڵ بێت ڕەنگە لە کەمی لێدانی دڵ جاری وایە هەست پێ بکەی بۆیە ئەوانە زۆر کێشە نینە ئەگەر نەخۆشکە وەرزش بکە بۆ نمونە بەرەو باشبوون دەچێت یان ئەوە تا قەڵەوە خۆی کێشی لەشیدا بەزێنێت ئەو کاتە دووبارە باش دەبێت بەڵام جاری وا هەیە ئەگەر کێشە لە گواستنەوەی کارەبایەتی دڵ هەبێت ئەو کاتە نەخۆشیە دەمارێکی ئەو ڕێیەکی زیادی هەیە کە کاروبایەتی دڵ دەگوازێتەوە بۆ نمونە گەر تۆ لێدانی دڵت هەشتا بێت لە جیاتی بەیەک ڕێگا بڕوە ڕەنگە بە دوو ڕێگا بڕوە ئەو کاتە دەبێت بە 160 یعنی دوو ئەوەندەی خۆی ئەو تەزوو کارەبای دەگواستەوە کات نەخۆش هەست بە قورسی لە ملی دەکات هەز دەکات تەنگە نەفەسە هەز دەکات تووشی سەرسوورە و ڕەنگە لەوەش خۆچوون و بەربوونەوە بێت ئەو کاتە ئەمانە نیشانەی گرینگن کە نیشانەی گەرمن کە دەبێت نەخۆش سەردانی نەخۆشخانە بکە ئەو کاتە ئێمە لە ڕێگای چەند پشکنینێکەوە دەتوانین دەستنیشانێ بکەین چ جۆرێکە چۆن چارەسەر بکرێت دیارترین پشکنینەکان چۆنێتی دەستنیشانکردنی ئێوەی پزیشکانی پسپۆڕ بۆ کەسانێکە و نەخۆشیانێ دواتر دێمە سەرم بابەتە بەڵام دکتۆر دەمەوێت بزانم تا چەند تەمەن کاریگەرە بۆ ئەم نەخۆشیە ئەو کەسانی کە منداڵن یاخود کەسانی گەنج کەسانی بە ساڵاش و زیاتر لە کێیە کارەبایی دڵ دروست دەبێت ئەم نەخۆشیە سەر هەڵدەدات. بەڵێ خۆی لێدانی دڵ بە گوێرەی داتایەکەیە کە دەتوانین بە گوێرەی تەمەن حساب بکەین کە ئەمە لێدانی دڵی سەبرە یان ئەوە تا سەریعە بۆ نمونە 220 کەم تەمەنی نەخۆشەکەی دەکەی ئەو کاتە ئەگەر نەخۆشەکە بۆ نمونەگەر تەمەنی 80 ساڵ بێت لێدانی دڵی هەتاوەکو 140 دەتوانین بڵێن نۆرمەڵە بەڵام لە منداڵ بەرزترە لە گەنج مام ناوەندیترە ئەمە وەکو شتێکی سادە دەتوانین دەستنیشان بکەین کە لێدانی دڵ لە هەر تەمەنێک چەندە بەڵام تێکچوونی لێدانی دڵ لەگەر بە تەمەبوون زیاد دەکات بۆ نمونە لە دوای 80 ساڵ 130 نەخۆشەکان کە لە 80 سا زیاترن تووشی ناڕێکی لێدانی دڵ دەبن بۆیە لەگەر تەمەن ئەم ڕێڕەوەی کە تەزوی کارەبا دەگوازێتەوە ئەگەری تێکچوونی زیاتر دەبێت وەک لە تەمەنێکی گەنج. باشە دکتۆر دەربارەی دەستنیشانکردنی نەخۆشیەکە لەلایەن پزیشکانی پسپۆڕی وەکو ئێوە چۆن دەتوانن دەستنیشانی نەخۆشیەکە بکەن چونکە دەزانی نەخۆشیەکانی دڵ جۆری زۆرە بەڵام بە دیاریکراوی چۆن دەتوانن دەستنیشانی ئەم نەخۆشیە بکەن دەستنیشانکردنی نەخۆشیەکە بە چ میکانیزمێکە بێ؟ بەڵێ خۆی دەستنیشانکردنی لێدانی ناڕێکی دڵ لە هەموو وڵاتانی دنیا کێشەی لەسەرە لە بەرەوەی نەخۆش ئەوانی کە کێشەی کارباتی دڵیانی ڕەنگە لە ماڵەوە کێشەکەیان نەبێت بەڵام کە دەگەنە نەخۆشخانە دەگەڕێتەوە نۆرمەڵ لەو کاتەی گواستنەوەی لە ماڵەوە بۆ نەخۆشخانە ئەو کاتە هیچ شتێک نامێنێت بەڵام لێرەدا کە دەتوانین بە هێلکاری دڵ دەستنیشان کرێگە لەو کاتێک کە دێتە لای نەخۆشخانە ئەو کێشەی هەبێت بەڵام کە چابوو بێتەوە هێلکاری دڵەکەی دەگەڕێتەوە نۆرمەڵ ئێمە چیمان هەیە دەتوانین هێلکاری 24 کاتژمێری هەیە کە دەتوانین بۆ نەخۆشەکە وەکو ملوانکەیەک لە ملی دەکات لە لای دەبێت بۆ ماوەی 24 لۆ 48 کاتژمێر ئەو کاتە ئێمە 24 بۆ 48 کاتژمێر سەیری دەکەینەوە بە گوێرەی ئەو سیرکردنەوە دەزانین لە چ کاتێک بۆ نمونە ئەگەر دوی شەو لە خەو
لێدانی دڵی تێکچوو بێت ئەو کاتە ئێمە هەستی پێ دەکەین کە چیە و دەستنیشان دەکرێت بەڵام جاری وا هەیە هەندێک نەخۆش ڕەنگە لە مانگێک یەک جار تووشی نارێکی لێدانی دڵ بێ یان لە ساڵێک جارێک ئەمەش چارەسەری هەیە شتێکی زۆر بچووکەیە وەکو بۆ نمونە نزیکەی 3 سانتیمەتر دەبێت کە لە ژێر پێستەوە لە سینگرا دەتوانیت لە بن پێست دای بنەی و بەجێ بێڵیت ئەمە دەتوانێت بۆ ماوەی ساڵان ئێمە بزانی لێدانی دڵی کەی نارێک بووە هەر کاتێک نەخۆشەکە لە ماڵەوە کە تێکچوون لێدانی دڵی دەبێت ئەو کاتەکەی دیاری دەکات بۆ نمونە دەڵێت 2 شەوەم لێ هات بەڵام گەشتمە نەخۆشخانە چابوومەوە ئەو کاتە بەگوێری ئەو پێ دەرێن لوپ ریکۆردەر بە کوردیەکەی هیچ تەرجمەیەکی نییە ئەو کاتە ئێمە لە سەیری دەکەینەوە دەتانین بەو لوپەوە کومیمۆریەکە سعات 2 شەو لە بۆ نمونە لە بەرواری ئەو کاتە سەیری بکەین و بزانین لێدانی دڵی ئەم نەخۆشە لەو کاتە چۆن بۆ دەستنیشان بکرێت. باشە دکتۆر باس لەوە کرد هەندێک کەس هەیە لە مانگێکە یەک جار تووشێم حاڵەتە دەبێت بەڵام کەسانی دیکە کە تیاندا نەخۆشیەکە دەبێت بە نەخۆشیێکی بەردەوام لەگەڵیاندا چەند جار تووشی ئەم حاڵەتا بن لە مانگەکەیە یاخود ڕۆژانە چەند جار تووشیان دەبێت ئێوە لەم حاڵەتەیە چۆن چارەسەری بۆ کەساناکەن کە زوو تووشی نەخۆشیەکە یاخود تووشەم حاڵەتە دەبن و بۆ کەسانیشی کە کەمکەمە تیاندا نەخۆشیەکە. بەڵێ خۆی ئەوەی کە ڕۆژانە توش دەبێت زۆر سادەترە زۆر بێکێشەترە لەوەی کە مانگێ جارێک یان 2 مانگ جارێک توش دەبێت نەخۆشیە ڕاستەقینەکە ئەوەی کێشەی لە ڕێڕەوی کاروبایەتی دڵ هەیە ئەوانن کە سمانجێ جارێک توش دەبن یان ساڵێ جارێک توش دەبن یان هەفتەی جارێک ئەوەی کە ڕۆژانە دڵە قوتەی هەیە زۆر جار زۆرینەی دەتوان برێم هەفتا لۆشتای نەخۆشەکان لە کەمی وەرزشکردن یان لە قەڵەوی هەیەە کە ئەمە فسیۆلۆژیە یعنی لێدانی دڵێکی زیادی فسیۆلۆژیە نەک نەخۆشی ئەوانی کە نەخۆشییان هەیە ئەمانە کاتێک لێدانی دڵیان نارێک دەبێت دوای چا دەبنەوە بەشەکی زۆریان کە ئەمانە خۆی گرفتن لە بۆ هەم لە بۆ دەستنیشانکردن هەم لە بۆ چارەسەرکردن. باشە دکتۆر کاتە بابینە سەر باسکردنی چارەسەریەکان ئەمێەوە کاتێک کە ماوە تۆ بە وردی باز لە چارەسەریەکان بکەین چارەسەریەکان خۆی لە چیا بینێتەوە بە پێی تەمەنە جیاوازەکان بە پێی جۆرەکانیشی دکتۆر گەر بکرێت پێمان بڵێ. بەڵێ خۆی لە چەند ساڵانی لە نەوەتەکان لە ساڵی نەوەتەکان بەشێکی جیاوازیان دروست کردووە لە هەموو وڵاتان و لە نەخۆشخانە گەورەکان شارە گەورەکانی ئەوروپا و ئەمریکا کە ئەمە بەشێکی تایبەت بە نارێکی دڵیان داناوە ئەم بەشە بەردەوام لە گەشەکردنە لەبەرەوەی ئەمە نوێیە کە من دەڵێم نەوەتەکان ئەو بیرۆکیان داناوە بە گوێرەی زانستی پزیشکی شتێکی نوێیە کە ئەمەش پێی دەرێن کەویکردنی دڵ و دەستنیشانکردنی هێرکاری دڵ ئەمە چی دەکرێت ئەو تەلانەی کە بەکار دێت بە ناو خوێنهێنەرەکان لە قاچڕا دەچن بۆ ناو دڵ دەستنیشان دەکەن لە چ شوێنێک ناڕێکی لێدانی دڵ هەیە و بە گوێرەی ئەمە بەهۆی گەرمی یان بەهۆی ساردێکی زۆر کە ئەمە جیازێکی تایبەتە دەچێت سەر شوێنەکە لەسەر ئەو ماسوولکەی دڵ کە ناڕێکی لێدانی دڵیان هەیە کەوی دەکرێت کە بەهۆی گەرمی ئەو شوێنەی کەوی دەکەیت و جارێکی تر ئەو نارێکی لێدانی دڵە ناگەڕێتەوە فە بە گوێرەی جۆرەکانی هەر جۆرێک چارەسەرێکی تایبەت هەیە بە کەویکردن. باشەکاتە ئەو جۆرە جیاوازانیشمان پێ بڵێ دکتۆر و بە وردی باسمان لەو کەویکردن و جۆرە جیاوازەکانی چارەسەریەکەش پێ بڵێ. بەڵێ بەڵێ بۆ نمونە ئەگەر تۆ دوو ڕێڕەوی کارەبایەتی دڵت هەبێت وەکوتم کە ئەو ڕێڕەوی دووەم ئیش دەکات لە خۆی ئیش ناکە بۆن من لە مانگێک ڕەنگە جارێک ڕێڕەوی دووەم ئیشکە لێدانی دڵت دەبتە دوو ئەوەندەی خۆت بۆ نمونە ئەگەر 100 بێ دەبێت بۆ 200 نەخۆش زۆر هەست بە لێدانی دڵی خۆی دەکا و هەست بە مادووبوون دەکا ڕەنگە بەر ببێتەوە لەو کاتە چ دەکەین ئەو ڕێڕەوە زیادە دەستنیشان دەکرێت لە چ شوێنێکە کەوی دەکرێت دەسووتێنرێت جارێکی تر ناتوانێت تەزووی کارەبای بەنای بگوازرێتەوە ئەوە زۆرێکیانە کە زۆری نییە باوترین زۆری کەویە کە ئەمەش دەتوانم بڵێم کە
نزبەی نەجاحەکەی لە 95 بەرەو سەرەوەیە 102 نەخۆشەکان ڕەنگە جارێکی تر ئەم سوتانە تاوا نەبێت لەبەروەی ئێمە ناتوانانی برێ 100 تۆ ئەو جێت سوتاندووە جاری وا هەیە خۆی دروست دەکاتەوە 102 یان دەگەڕێتەوە بەڵام 195 یان 100 چا دەبن 103 ڕەنگە هەندێک لە قوتیان بمێنێت بەڵام زۆر کەمتر لە پێشتر 102 دەگەڕێتەوە و 101 جاری وهەیە گەر دوو ڕێڕەوە کە زۆر یەک نزیک بن ئەو جێ کە دەسووتێنی ڕەنگە نەخۆشەکە پێویستی بە پاتری دڵ بێ بەڵام ئەمە زۆر دەگمەنە و کەم ڕوو دەدات باشە دیارە ئەمە زۆرێکیان بۆ نمونە ئەگەر تۆ زۆر بە ناڕێک دکتۆر بۆ نمونە ئەمە زۆرێکیانە کە باوترینیانە هەندێکیان ئەگەر بێت و مەسەرەن لە سکۆڵەکان کێشەی کارەبایەتی دڵ هەبێت ئەمە زۆر ترسناکە بەڵام زۆر دەگمەنە ئەوانە عائیلینە زۆر بەیان ڕەنگە لە خێزانێک ئەمە بۆ ماوەی بێ بۆیان ببینێتەوە ئەمانە لە ناکاو دەمرن نەتەمەنێکی گەنج لە خەو دەمرن ئەمانە کەمن دەگمەنن بەڵام ئەمەش چارەسەریەیە ئەو کەویە کە دەکرێت 180 نزبەی نەجاحیتی ئەواتە کەمترە لەوەی کە لە دووڕێڕەوەکی باسم کرد کە باوترینیانە 180 بەرەو باشبوون دەچن جارێکتر نێت و سەریان بەڵام 120 دووبارە ئەمە لێ بگەڕێتەوە یان ئەگە لە سکۆڵەکان بە ناڕێکی لێدا ئەمە نزبەی نەجاحی کەمترە بەڵام کەمتر ترسناکە 170 بەڵام زۆرینەی باوترینە کە دەتوانم برێم 190 نەخۆشەکان پێویستیان پێەیە ئەمە یان نزبەی نەجاحەتی ئەو کارێکەوی کە بۆی دەکرێت لە 195 بەرەو سەرەوەیە باشە دکتۆر دیارە من دەمیست پرسیاریەوە بکەم کە لە دوای چارەسەری وەرگرتنم کەسانە تووشی هەمان حاڵەت و لەخۆشی دەبنەوەیانە بەڵام تۆ وەڵامی ئەمەد دامەوە بەبێ پرسیارەکەت لێ بکەم دکتۆر دەمەوێت بزانم ماوەی گەڕانەوەی نەخۆشیەکە دووبارە بۆ کەسەکە خۆی لە چەندێکا دەبینێتەوە لە دوای چارەسەری واتە دەشێت لە دوای مانگێ دوو مانگ یاخود ساڵێک پێ و سەقفە زەمەنی کە دیاریکراوە لە ڕووی زانستیەوە هەتا ئێستا سەقفەی زەمەنی ئەوها بە گوێرەی زانیارە پزیشکان نییە بەڵام ئەگەر بگەڕێتەوە هەر لە مانگی یەکەم دیار دەبێت و کە ئەمە کەمە وەکو پێتم و 102 ئەم 102 زۆر کەمە و ئەگەر بشگەڕێتەوە بە کەمتر دەگەڕێتەوە لە جاری پێشتر واتە ئەگەر تۆ مانجێ 4 توشبی ڕەنگە 3 مانگ جارێک توش بێت ئەوە نییە بڵێ 100 خۆی دەگەڕێتەوە بەڵام کەمە دەگمەنە و باوەڕ ناکەم هەتا کە لێرەش کە ئیشکراوە حالەتی گەڕانەوەکان زۆر کەم بووە باشە دکتۆر دیارە ئێمە پرسیاری هاوڵاتیانمان وەرگرت بوو چەند هاوڵاتیەک دانویست کە وەڵامی پرسیارەکانیان لە جێنابتەوە وەربگرنەوە ئەویش پرسیاریەوەیان کردبوو کە هۆکار بەگشتی تۆزە ڕەنگە ئەمە بە دوور بێت لە تەوەرە سەرەکیەکەمان ئەویش پرسیاریەوەیان کردبوو هۆکاری سەرەکی چییە کە لە ئێستادا نەخۆشیەکانی دڵ زۆر بڵاوە بە دیاریکراوی و باسییان لە کاریگەری زیادبوونی نەخۆشیەکانی دڵ و وەسانی مل و شان کردبوو بۆچی شان و مل دەوەستێت لە کاتێکا کە دڵمان ئازارە یاخود نەخۆشیێکی تیابێ و چارەسەریەکان ئەو بکە باسمان لێوە کرد ئەم دوو پرسیارە بە دیاریکراوی گەر وەڵامەکانمان دەست بخێ بەڵێ خۆی نەخۆشیەکانی دڵ گەلێک باوە لە هەموو جیهان باوە هەردوو سانیەک یەکێک بە نەخۆشیەکانی دڵ لە دنیا گیان لە دەستدا بەڵام ئەگەر بین باسکەین جیرانی خوێنبەرەکانی دڵ کێشەیەکە تێکچوونی تەزوی کارەبایی دڵ کێشەیەکی ترە ماسوولکەی دڵ کە سز دەبێت ئەمەش کێشەیەکی ترە بۆ نمونە جیرانی خوێنبەرەکان کێشەی سەرەکی شەکرەیە لە هەموو دنیا کێشەی یەکەم شەکرە دوایە دەستێتە سەرفشاری خوێن و جگارە کێشان و بۆ ماوەی لێدانی دڵ کە مۆرزشیە یان ئەو تەقەڵەویە بۆ نمونەیان ئەوە زۆربیان کە دێن سەردانی نەخۆشخانە دەکەن کە ئەوە زۆر گرنگ نییە ئەگەر چارەسەر دەکرێت و هەندێکیشیان بۆ ماوەیە لە لێدانی دڵ ماسوولکەی دڵیش باماشیەوە ڕەنگە بۆی جیرانی خوێنبەرەکان ڕوو بدا ڕەنگە خۆی لە خۆیدا بۆ ماوەی بێت ڕەنگە ڤایرۆس لە دیواری دڵدا و ببێتەوەی سزبوونی لاوازی ماسوولکەکانی دڵ کە ئەمانە هەر یەکە و زۆرێکە من ناتوانم ئێستا ئانی هۆکارەکان بە وردی باسکەین چکە گەلێک زۆرە هۆکارەکانی سەرهەڵدانی نەخۆشی دڵ
باشە دکتۆر ئەحمەد من زۆر سپاس دەکەم بۆ ئەوەی ئەم بەیانیە لەم تەوری بەیانگ باش کوردستان ئەو زانیاریانت بە ئێمە بە بینەرانی ممنون بەس شتێک هەبوو بەس بە کورتی بۆ نەخۆشەکان لەبەرەوەی ئێستا نەخۆش ترسێکی زۆری لە تێکچوونی لێدانی دڵ هەیە بۆیە من داواکارم زۆرینەی تێکچوونی لێدانی دڵ هیچ کێشەیەکی ئەوها ترسناک نییە بترسێن تەنها ئەگەر نیشانە سەرگەرمەکان هەبوو سەردانی نەخۆشخانە بکەن بەبێ ئەو نیشانانە دەتوانن متابعی خۆیان بکەن وەرزش بکەن و ئیشاڵاش لە هەولێر دەست پێ دەکرێت کە کەوی دڵ لە هەفتەی داهاتووڕە ئیشاڵە نەخۆشەکانی خۆشمان پێویستیان بە چونە دەرەوەی وڵات نابێت و بۆ کوردستانەکەمان استفادەی باش دەبێت. هیوادارین دوکتۆر ماندوو نەبی زۆر سپاس بۆ تەواوی ئەو زانیاریانت دیارە بابەتەکە زۆر هەڵدەگرێت بابەتی تەندروستی هەمیشەوە هەیە بەڵام حەقی خۆمان پێما بێت تا ڕادەیەکدا بە بابەتەکە گرنگترین پرسیارەکانی هەوڵاتیان و خۆشمان ئاڕاستی جەناب تۆش وەڵامەکانی زۆر بەوردی داینەوە سپاس بۆ دکتۆر ئەحمەد هیمدا سەرۆکی پزیشکانی نیشتەجێی سەنتەری دڵ هەولێر میوانیم تۆرەمان بوو ماندوو نەبی.